شاندێکی تایبەت لە ئەندامانی پەرلەمانی کوردستان سەردانی بەغدادیان کرد لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوە دیارە شاندەکە پێکاتبوون لە ئەنجومەنی یاخود لیژنەی تایبەت بە ئاسایش و بەرگری لە هەرێمی کوردستان لەسەر پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان و ئەوهۆڵانی کە پێویستە ئەنجام بدرێت لەسەر وردەکاری کۆبوونەوەکەی دوێنێ و دەرئەنجامەکانی چی دەبێت لەسەر بابەتە لەگەڵ بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان ڕاستەخۆ لە بەغدادا میوانمان دەبێت گفتوگەی زیاتر دەکەین کاک باڵام بۆ زۆر سپاس ئامادە بوونێت ئامانجی سەردانەکەی دوێنێتان گەر بەوردی باوان باس بکەیت هۆکارەکەی چی بوو؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک و ئەنجومەنە خۆجەیەکان لە پەرلەمانی کوردستان سەردانی بەغدادمان کرد بۆ بەدواداچوون و چۆنێتی کار لەسەرکردنی ئەو داخوازیانەی کە لیژنەکەمان لە ساڵەکانی 2020-2021 ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کردبوو لەوێشەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند. دیارە دوای ئەوەی لیژنەکانمان لە ساڵەکانی 2021 سەردانی ناوچە سنووریەکانمان کرد لە ناوچەی سنووری عێراق ئێران و ناوچەی سنووری عێراق تورکیا و هەروەها ناوچە جێناکۆکەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ. دیارە لیژنەکەمان بە باشی زانی بۆ بە دوواداچوون و چۆنێتی کار لە سەرکردنی ئەم داواکاریانە سەردانی نوێنەرایەتی سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات و سەردانی دەسەڵاتی جێبەجێکردن و سەردانی سەرۆکایەتی کۆمار لە بەغداد بۆ ئەوەی هەوڵ بدەین کە ئەم بابەتانە یعنی کاری باشتریان لەسەر بکرێەوە زیاتر زووتر جێبەجێ بکرێن. لە میانی سەردانەکەماندا دوێنێ سەردانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانمان کرد و لە سەردانی پەرلەمانی بەغدادمان کرد و لەلایەن لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق پێشوازیکی گەرممان لێکراوە. بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانیش لە دانیشتنەکە ئامادە بوو. هەردوو لیژنا لە کۆبوونەوەکانە باسمان لەسەر ئەو بابەتانە کرد و ئێمە داخوازیەکانی پەرلەمانی کوردستانمان بە لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق گەیاند کە پێک هاتبوون لە پاراستنی سەروەری عێراق و چارەسەرکردنی دەست درێژەکانی وڵاتانی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان و هەروەها چارەسەرکردنی ئەو فەراغە ئەمنیەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەنددا هەیە و هەروەها چارەسەرکردنی کەمی میلاکاتی هێزەکانی پاسەوانی سنوور و پێداویستی لۆجستی و سەربازیەکان بۆیان و زیادکردنی میلاکاتەکانیان بۆ ئەوەی کە بە باشی بتوانرێت کۆنتڕۆڵی سنوورەکان بکرێت و هەروەها جەختمان لەسەرەوە کردەوە کە پێویستە هەماهەنگی زیاتر لە نێوان وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاعی عێراقیدا هەبێ بۆ ئەوەی کە بتوانرێت ئەو فەراغە ئەمنیەی کە لە نێوان هەردوو لادا هەیە پڕ بکرێتەوە و هەروەها بۆ ئەوەی کە بتوانرێت زیاتر هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بکرێت هەم لە ڕووی پێداویستی سەربازیەکانەوە و هەم لە ڕووی ئەو خوڵ و دەوراتانەی کە ئەکرێتەوە و یەکێکی کەش لە خاڵەکان بە پارێزگاکردنی هەڵەبجەی شەهید بوو و کردنەوەی دەواازەی سازان بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت ئابووری ئەو شارە ببوژێتەوە. باش کاک باڵام بۆ باست لەسەر دامەزراندن و زیادکردنی پاسەوانی سنوور کرد لە ماوەی چۆن مانگی ڕابردوودا بڕیارێکی لەو جۆرە درا بۆی کە دامەزراندن بۆ پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان بکرێتەوە. ئەم بابەتە بە دوواداچوونتان بۆ کۆرۆک و پەرلەمانی کوردستان و لیژنەی ئەمنی و بەرگری ئەم بابەتە ئەم پرسە بەکوێ گەشتووە؟ بەڵێ بە دڵنیایەوە هەر من وەک پێشتر ئاماژەم پێدا ئەمە لەسەر داواکاری لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجەیەکان بوو کە لە پەرلەمانی کوردستان و کەڵم لە ساڵەکانی 2021 داوامان کرد لەبەرەوەی کە ئەو فەراغەی کە هەیە و ئەو ڕێژەیەی کە ئەو میلاکاتانەی کە پاسەوانی سنوور هەیەی بۆ ئەو سنوورە فراوانەی بینی
عێراق و ئێران و عێراق و تورکیا کافی نییە بۆیە پێویستە ڕێژەکەیان زیاد بکرێ بۆ ئەوەی کە بتواندێ بە باشی سەیتەرە بکرێ بەسەر سنوورەکاندا بەڵێ بە دڵنیاییەوە پێشتریش بە دوواداچوونمان کردبوو و دوێنێش لە کۆبوونەوەکە جەختمان لەسەر ئەو بابەتە کردەوە و کاری باشی لەسەر کراوە و وەکو ئەزانن کە لە ڕاگەیاندنەکانی شابڵاو کرایەوە فۆرم بۆ دامەزراندن بۆ پاسەوانی سنوور بڵاو کراوەتەوە فۆرمەکەش پڕ کراوەتەوە بەڵام چەند بابەتێکی ماوە کە ئەویش ئەوەیە گفتوگوی زیاتری لەسەر بکرێ بۆ چارەسەرکردن و ئیشەڵا بەم نزیکانە ئەوانش چارەسەرە بن. باش کاک باڵام بۆ هێشتا سنوورەکانی هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستان مەترسی هێرشەکانی تورکیا و ئێرانیان لەسەر ماوە و لە ماوەکانی ڕابردوودا لە ئەنجومەی نوێنەرانی عێراق جگە لە بەیاننامە دەرکردن هیچ هەڵوێستی بە دوواداچوونێکی جدی بۆم پرسە نەکرا لەمە بە دوواداچوونی جدی دەکرێت بۆ ڕاگررتنی ئەم هێرشانە. من سەبارەت بەم بابەتەیان ئەمەوێ لێرەوە زۆر سوپاسی جەنابی سەرۆک کۆمار بەڕێز دکتۆر لەتیف ڕەشید بکەم کە ئەمڕۆ لە درێژەی سەردانەکەماندا سەردانی بەڕێزیانمان کرد و لەلایەن بەڕێزیانەوە پێشوازیێکی گەرمان لێکرا و ئەم بابەتەش لەگەڵ جەنابی باس کرا و جەنابی تیشکی خستە سەر هەموو ئەو کارانەی کە لە ڕابردووشدا کردویانە لە ماوەکەمەی کە جەنابی دەست بەکار بووە و سەبارەت بە پێشێلکردنی سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان کە هەم لەگەڵ کنسوڵگەری نێودەوڵەتی و هەم لەگەڵ بڵین نوێنەرانی وڵاتان و هەمیش توانیوێتی لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ ئەو بابەتانە گفتوگۆ بکات و بە ئومێدی ئەوەی یعنی ئومێدمان زۆرە کە ئەتوانرێت چارەسەری ئەو بابەتانە بکرێت لە ڕێگای سەرۆکایەتی کۆمارەوە. باش کاک باڵام بۆ دەرەنجامی کۆبوونەوەکەتان لەگەڵ لیژنەی ئەمن و بەرگری لە پەرلەمانی عێراق چی بوو و ئەم سەردانانەتان درێژی ئەبێ بۆ هەماهەنگی زیاتر لە نێوان پەرلەمانی کوردستان و ئەنجومەی نوێنەرانی عێراق بۆ کۆمەڵی پرس کە تایبەتی بە سەروەری خاکی عێراقەوە هەیە؟ بە دڵنیاییەوە دیارە بێجگە لەوەی کە ئێمە نوێنەرەکانی کوردستان لە لیژنەی ئەمن و دیفاع لە پەرلەمانی عێراق ئەم بابەتیان بەلاوە گرنگ بوو لە لایەن پێکهاتەکانی کەشەوە بە عەرەب و پێکهاتەکانی کەشەوە ئەم سەردانیان زۆر بەرز نرخاند و پێشنیاری ئەوەیان کرد ئەمە کۆتا سەردان نەبێ و هەوڵ بدرێ ئەم سەردانە لە نێوان لیژنە تایبەتەکانی کەی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی ناوەند بەردەوامی هەبێ بۆ ئەوەی هەردوولا لە گرفتەکان تێبگەین و بە هاوکاری هەردوولا بتوانین بە باشی چارەسەری بکەین و لەلایەن بەڕێزانی لیژنەی ئەمن و دیفاع لە پەرلەمانی عێراق پێشنیاری ئەوە کرا کە سکرتارێتێک لە نێوان پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق دروست بکرێ بۆ گۆڕینەوەی بیرروڕا و ئاڵو گۆڕکردنی بیرروڕاکان بۆ ئەوەی کە بتواندێت بە هەردوو لاوە بتوانین کاری باشتر بکەین و خزمەتی زیاتر بە سەروەری عێراق و هەرێمی کوردستان و بە خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بکەین. باش کاک باڵام بۆ لە ڕووی لۆجیستیەوە هێزەکانی پێشمەرگە ڕەنگە زیاتر پێویستیان بەوە بێت کە هاوکاری بکرێن و ئەو پاسەوانی سنووریش کەوا بڕیارەدا بمەزنێن بە هەمان شێوە پێویستیان بە پێداویستی لۆجیستی دەبێت لەسەرم بابەتە چۆن هەماهەنگی کراوە و گفتوگۆکان لەسەر هاوکاریکردنی زیاتری پێشمەرگە پێداویستەکانیان لەلایەن ناوەندەوە بۆ پێشمەرگە و پاسەوانی سنوور چۆن دابین دەکرێت. دیارە ئەوان ڕوونکردنەوەیان لەسەر ئەو بابەتانەدا کە ئەوە کۆزانین سەرجەم پێداویستیەکانی پاسەوانی سنوور سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقا و سەبارەت بە هێزی پێشمەرگەی کوردستانیش دوو بەڕێزمان لەگەڵدا بوو کە یەکێکیان ئەبوو مستەفا بوو کە لە خولەکانی پێشترا وەزیری ناوخۆی عێراق بووە و دکتۆر خالید کە وەزیری دیفاعی عێراق بووە ئەو دوو بەڕێزە بە وردی ئاگایان لە بابەتەکان هەبوو و زیاتر ئەوان ئەتوانم بڵێم تیشکیان خستە سەر ئەوەی کە هاوکاریەکان لە وەزارەتی ناوخۆی عێراق بۆ پاسەوانی سنوور بەسەر جەم سنوورەکانەوە بە شێوەیەکی دادپەروەرانە بووە و سەبارەت بە هێزی پێشمەرگەی کوردستانیش ئەوان جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە هاوکاریەکان
بۆ هێزی پێشمەرگە ئەوەی کە لەلایەن وڵاتانەوە بووە پشتی هەرێمی کوردستان وەکو خۆی دراوە و ڕەوانەی وەزارەتی پێشمەرگە لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و سەبارەت بە پڕکردنەوەی ئەو میلاکاتانەی کە ئێمە لە ناوەند هەمانە ئەوان پێشنیاری ئەوەیان کرد کە ئێمە خەڵکی ئەکادیمی و خەڵکی خاوەن ئەزمون بنێرین بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی باشتر بکەین. باش کاک باڵام بۆ دیارە ئامادەبوونی جەنابە بە دەرفەت وەرەگرم لەسەر پرسێکی دیکە ئەویش هەڵبژاردننی ئەو هەڵبژاردنەیە کە ماوەیەکی زۆرە بۆ تا مخۆ و ئێستا ئەم حکوومەتە کارەکانی دیارە وەکو حکوومەتی کار بەڕێ دەکات و ماوەی ئەسایەکەی تاوا بووە. ئەمێ بزانم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان جنابتان لە نێو پەرلەمان لەسەر هەڵبژاردن دەڵێن چی و پلانەکان چین بۆ ئامادەسازی بۆ هەڵبژاردن لە داهاتوودا. دیارە هەڵبژاردن کارێکی زۆر گرنگە و ئەتوانم بڵێم ڕوخساری دیموکراتی و بنەمای دیموکراتیە لە هەر جێگەیەک کە هەبێ. خۆشبەختانە کورد دوای ئەوەی کە ماوەیەکی زۆر لە شۆڕشەکانی بەردەوام بوو توانرا لە دوای ئەتوانم بڵێم ئینتیفازە لە دوای ڕاپەڕین بتوانرێت کە لە ساڵی 92 پەرلەمانی کوردستان بنیاد بنرێت و خەڵکی کوردستان بتوانن کە خۆیان نوێنەرەی خۆیان هەڵبژێرن لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە ئێمە شوەکو هەموو گەلانی کە خاوەنی پەرلەمانی خۆمان خاوەنی دەسەڵاتی یاسادانان و خاوەنی دەسەڵاتی جێبەجێکردن بووین. خۆشبەختانە ئەمە یعنی کارێکی باش بوو هەنگاوێکی باش بوو کە شۆڕشی کوردی لە شۆڕشەوە گواستەوە بۆ ئیدارەدانی حکومڕانی. ئێمە ئەزانین لە ماوەی ئەو چەند ساڵی پێشوودا لە ئەنجامیان لە ئەو ئەزمونەی کە لەو حکومڕانیە وەرمان گرتووە ئێمە ئەو حکومڕانیە یان ئەو جۆرە هەڵبژاردنە پێویستی بە گۆڕانکاری هەیە. ئەویش پێویستیەکەی لەبەر چەند هۆکارێک بووە پێشتر کە هەڵبژاردن کراوە یەک بازنە بووە لە هەرێمی کوردستان و ئەم یەک بازنەیەش دەتوانین بڵێن نادادپەروەریەکی دروست کردووە لە ئامادەبوونی نوێنەرانی بڵێن دانیشتووی سنوورەکانیان دانیشتووی بەشەکانی هەرێمی کوردستان کە بتوانن ڕاستەوخۆ کەسی شایستەی خۆیان بنێرنە پەرلەمان بۆ ئەوەی ئەگەر کەسەکە خەڵکی سنوورەکان بێ بە باشتر ئەتوانێ ئاگای لە کەم و کوڕی سنوورەکەی خۆی بێوە لە پەرلەمان لەگەڵ هاوپیشەکانی گفتوگوی زیاتر لەسەر کێشە و مەشاکلی خەڵکی سنوورەکەی خۆی بکات بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت کێشە و گرفتەکانی سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان وەکو یەک چارەسەر بکرێەوە دادپەروەرێکی شەبێ لە بوونی نوێنەرانی خەڵک لە ناو پەرلەمانی کوردستاندا. بۆیە ئێمە لە سەر ڕۆشنایی ئەم بابەتانە وامان بە باشزانیوە یعنی گۆڕانکاریەک لە چۆنێتی لە یاسای هەڵبژاردننا بکرێت سەبارەت بە چۆنێتی دەنگدانی خەڵک ئەویش لە یەک بازنە بۆ فرە بازنە بابەتێکی کەشکە هەبووە ئێمە هەمومان ئەزانین یعنی بەداخەوە وەزعی عێراق هەرێمی کوردستان بە شێوەیەک بووە کە ئێمە نەمانتوانیوە سەرژمێرێکی پاک و بێگەردمان هەبێ بۆیە ئەمە کارێکی گرنگە ئەگەر سەرژمێرێکی پاک و بێگەرد هەبێ بۆ ئەوەی کە سبەینی ئەنجامی هەڵبژاردنەکان دەرەچێ هیچ لایەک نەتوانێت ڕخنەی لەوە هەبێت کە ڕۆنیەکان تا ئێستا لە 2023دا ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت کاک باڵام بۆ ئەمە ئەکەوێتە سەر گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان و توانم بڵێم پەرۆشی زیاتریان بۆ ئەوەی کە بتوانن ئەو حکومڕانە دیموکراتی کە هەمانە بەرەو پێشەوە بڕوات نەک بە چەق بەستوی بمێنێتەوە چونکە ئەمەی کە من باسی ئەەکەم ئەمە بەرژەوەندی گشتیە نەک بەرژەوەندی لایەنێک و ئێمە کە کار ئەەکەین پێویستە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرین نەک بەرژەوەندی حیزب و تاکە کەس. بەڵێ بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس ئامادەبوون کاک باڵام بۆ.